سڵاتان لێبێ ئەم کاتتان باش ڕووماڵێکی تایبەتی شارپرێس لە ڕێگەی پەیامنێرانمانەوە لە شار و شارۆچکە جیاوازەکان و لە تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە لەگەڵتان دەبین سەبارەت بە بڕیاری جێبەجێکردنی قەدەغەی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا. پەیامنێرانمان لە پارێزگای هەولێر، لە پارێزگای دهۆک و لە هەوکات، لە پارێزگای هەڵەبجە و لە سلێمانی و ئیدارەی گەرمیانەوە نوێترین زانیاریتان پێڕادەکەین سەبارەت بە بڕیاری جێبەجێکردنی قەدەغەی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا. دیارە بڕیاری قەدەغەی نیمچەیی لە دوێنێ ئەوارەوە لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە خراوەتە بواری جێبەجێکردنەوە و بڕیارە ئەم ئێوارەیە لە کاتژمێر 8ەوە قەدەغەی هاتوچۆ لە تەواوی هەرێمی کوردستاندا بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام ئەوەی دەبینن هێشتا لە شاری سلێمانیەوە من نوێترین زانیاریتان پێدەڵێ من ئێستا لە بەردەم قایمقامێتی شاری سلێمانیم لێرەدا لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی ئەوەی لە پشتمەوەیە لیژنەکانی پۆلیس و ئاسایش و هاتوچۆ و لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی ئامادەکاری دەکەن بۆ ئەوەی بچنە ئەو شوێنانە و شەقامەکان دابخرێت یاخود ئەو شوێنانە دابخرێت کە بڕیارە لە دوای کاتژمێر 8ەوە بڕیاری داخستنیان لە بارەوە دراوە. ئەوەی کە من هاتم لە ڕێگاوە دەمبینی تەواوی شەقامەکانی شاری سلێمانی قەرەباڵەقێکی بەرچاوی بەخۆ هەبوو، هاتوچۆی خەڵک ئاسایی بوو، هاتوچۆی ئۆتۆمبیل ئاسایی بوو، هیچ بربەستێکی کۆنکرێتی یاخود مەفرەزەکانی پۆلیسم لە شەقام و شوێنە گشتەکاندا نەدەبینی. ئەوەی هەبوو وەکو ڕۆژانی ڕابردوو هاوڵاتیان هاتوچۆی خۆیانان دەکرد، کار و کەسبی هاوڵاتیان ئەوانەی بەتایبەت لا شەواندان لا شەقامی سەهۆڵەکەی سلێمانی لە ناو بازاڕی شاری سلێمانی لە بەردەم مزگەوتی گەورەی شاری سلێمانی دیارە لەو شوێنانەدا قەرەباڵغی تەواو هەبوو، هاوڵاتیان لە سەر کار و کەسبی خۆیان بوون، هاتوچۆی ئۆتۆمبیلیش لە تەواوی ئەو شوێنانەدا و لە تەواوی شاری سلێمانیدا تاوەکو ئەم دقیقەیە ئاساییە و بڕیاری قەدەغەی هاتوچۆ لە شاری سلێمانی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی بڕیارە پاش چەند خولەکێکی دیکە بچنە ئەو شوێنانە وەک ئاماژەم پێکرد پلانی قەدەغەی هاتوچۆ لەلایەن لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانیەوە جێبەجێ بکرێت. وەک ئاماژەم پێکرد بڕیارەکە لە سلێمانی تاوەکو ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە، لەگەڵ ئەوەشدا دەنگۆیەک هەبوو سەبارەت بە ئەوەی کە ئەم بڕیارە لە شاری سلێمانی جێبەجێ ناکرێت، قەدەغەی هاتوچۆ ڕاناگەیەندرێت و قەدەغەی هاتوچۆش جێبەجێ ناکرێت. ئەوەی هەیە هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو لە کاتژمێر 9دا دوکان و کافتریا و شوێنە گشتەکان دادەخرێت. ئەوەی هەیە تاوەکو ئێستا لە شاری سلێمانی زانیاریەکان بەم جۆرن. بڕیاری قەدەغەی هاتوچۆ دیارە لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرچووە لە بڕیارەکە بۆ جۆرەیە کە کاتژمێر 8 شەو تاوەکو 6 بەیانی قەدەغەی هاتوچۆ لە تەواوی هەرێمی کوردستاندا جێبەجێ بکرێت. بڕیارەکە بۆ ماوەی 4 ڕۆژە، دواتر پاش ئەو 4 ڕۆژە وەکو خۆیان ئاماژەیان پێکردووە بەدەداچوونی دیکە دەکەن سەبارەت بۆ ئەوەی ئایا بارودۆخەکە هیچ گۆڕانکاریەکی بەخۆ بینیوە یاخود نا. ئەمە زانیاریەکان لە شاری سلێمانی وەکو لە سەرەتاشە ئاماژەم پێکرد پەیامنێرانی شارپرێس لە تەواوی شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە نوێترین زانیاریتان بۆ دەگوازێتەوە. ئێستا من دەچمە پارێزگای هەڵەبجە، پێم وابێ پەیامنێرمان لە پارێزگای هەڵەبجە شادیە ئەمین ئامادەیە. شادیە لە شاری سلێمانی زانیاریەکان بەو جۆرەیە تاوەکو ئێستا قەدەغەی هاتوچۆ نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. لە هەڵەبجە چی دەگوزارێ؟ بواری جێبەجێکردن وەک لە سڵاتان بەڵێ هەوراس سڵاوتان لێبێت و شەوتان باش. لە پارێزگای هەڵەبجە ئامادەکاری دەکرێت بۆ ڕاگەیاندنی قەدەغەی هاتوچۆ. ئێمە ئێستا لە نێو بازاڕی شاری هەڵەبجەین
كلجنة هاوبەشەکان یەقام خانوێتی هەڵەبجە هاتوونەتە نێو بازار و سەرجەم دوکان و ڕستۆرانت و شیرینخانەکان دەگەڕێن و ئاگادار دەکرێنەوە کە قەدەغەی هاتوچۆ لە ئەم شەو لە کاتژمێر 8 بۆ 6 بەیانی ڕادەگەیەندرێتەوە بە لە کاتێکدایە کە ئەمڕۆ ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەڵەبجە بە سەرپەرشتی پارێزگاری هەڵەبجە و لانە ئیداری و ئەمریەکانی هەڵەبجە کۆبوونەوە بڕیاری دراکە قەدەغەی هاتوچۆ لە کاتژمێر 8 شەو تاوەکو 6 بەیانی ڕابگەیەندرێت و لیژنەکەش نیشیان بەنێو بازاردا دەگەڕێن و سەردەم شۆڕەکان قەدەغەی هاتوچۆ ڕابگەیەندرێت. ئەمە دیمەنی نێو بازاری شاری هەڵەبجەیە کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لە نێو بازاردا وسەڕاوی کارەکانی خۆیانن و لیژنەکانی لیژنە هاوبەشەکانی قامێت بەسەریان دەکەنەوە ئاگاداریان دەکەنەوە کە بتوانن پابەندی ڕێنماییەکانی تەندروستی بن. ئەمەش ناڕەزایەتی هاوڵاتیانی لێ کەوتوێتەوە کە پێیان وایە کە بۆ ئێستا ناتوانن لەبەر ئەوەی لەژێر باڵای ڕۆنە بۆرەنە و کۆرۆنا کۆبوویەوە بڕیاری داکە لێرەیە بڕیاری دەرکرد لە سەرجەم پارێزەکان داوا لە هاوڵاتیان دەکات تەنها ئەو شوێنانە بنێنێتەوە بە شێوەیەکی گشتی وەک شوێنە گشتیەکان لە ئێشبێرەکان بنێنێتەوە کە بتوانن ڕێکارەکانی تەندروستی تێدا جێبجێ بکەن و ژمارەیەکی زۆریش لە هاوڵاتیان لێرە لە نێو بازارن و ناڕەزایەتیان لەکەوتێتەوە کە پابەندی تەندروستیەکان نابن. قەدەغەی هاتوچۆ ئۆتۆمبیل و پیادە لە ئەم شەوە لە کاتژمێر 8 بۆ 6 بەیانی بەڕێوە دەچێت واروەها جێگری پارێزگاری هەڵەبجە و خانەقامی ناوەندی هەڵەبجە و بەڕێوەبەری ئاسایش و بەڕێوەبەری تەندروستی و بەڕێوەبەری پۆلیس و بەڕێوەبەری پۆلیسی هەڵەبجە ئەمڕۆ بە شێوەیەکی ئۆنلاین کۆبوونەوە و جەختیان لەسەر پاراستنی تەندروستی و سەلامەتی هاوڵاتیان کردەوە و ڕایانگەیاند کە پێویستە هاوڵاتیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و هەروەها قەدەغەی هاتوچۆ و پیادە لە سەرجەم پارێزەکانی سلێمانی هەولێر ئیدارەکانی سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیان و یەککاریارەکانیش بێت. ئەمە لە کاتێکدایە کە دەرمانخانە و ئێشکرەکان بەکراوەیی دەمێنەوە و ئاڵوگۆڕی بازرگانیش بەردەوام لە نێوان پارێزگا و ئیدارە سەربەخۆکانی هەرێم لەگەڵ پارێزگاکانی ئارا بەردەوام دەبێت. ئەمە دیمەنی نێو ناو بازاری هەڵەبجەیە کە هاوڵاتیان لێرە لەنە ئەمریەکان و لایەنە ئەمریەکان داوا لە هاوڵاتیان دەکەن کە پابەندی ڕێنماییەکانی لێشنەوەی کۆرۆنا بن وهەروەها هاوڵاتیانیش لێرەن هەندێکیان ناڕازین لە بەرامبەر ئەو بڕیارانە. ئەو تەواوی زانیاریەکانی ئەمڕۆ تەواوی زانیاریەکانی پارێزگای هەڵەبجە لە قەدەغەی هاتوچۆی پارێزگای هەڵەبجە من دەگەڕێمەوە لای گەرمیان دەگەڕێمە گەرمیان لای ڕێگەخانەت بە زانیاریەکانی لای ڕێبین چی ئەسڵاو لێبێت. بله شادی از نهال نحیا کلک چیمه وکی دبینی کو جمهوری سیاره هاتنوچون بردوام هتانو که او ریکار حکومت دایه بر حولاتیان تا نها صداصد نهاتیه جیبه جی کرن بله هیدی خلکی برغمال دچنو و وکی دبینی کو سیاره زیده تر داخل دبن وکی در ناکبن و مدوید آماجه بوی یکی بکم زیده تر سر دوهو که باغبم ابرو پیفدار و تبیجا پیفدار پۆلیسا دوهۆ کەماژە بۆوێ یەکێ کریە کو هێزت ئەمنی دە سەرجەم جهێن و ناو کۆڵانە هێتە دانا و دا کو خەلک ژماڵ دەر نەکەبن هەتا نوکەژی وەکی دەبینن جموجۆلی سیارە پشت من هەنە بەلێ
ئەو ڕێنمایەن تەندروستی داینە بەر خەلکی پێتیڤە جێبەجێ بکەن و ڕێک بە هەمی شێوە هاتیە گرتن و حکومت بڕیار دایەک سەعات دمژمێر هەشتی شەوێ هەتا 6 سپێدێ و بکەتە قەدەغا هاتنوچن ڕاگەهاندیە نابێ چ خەلک ji mal derkevin wekî diyar e beşek ji xelkî hêşta ji derve maye belê hêdî hêdî xelek çine mal çunkî hêzên emnî ji navenda şarê belav bûne belava pê hatîne kirin û sercem market û dokan supermarket û dokan hemî hatîne daxistin tinê nexweşxane û dermanxane hatîne vekirin û rêk bi çi kesa nayê tedan ku hatnûçûnê biket ji bilî cotyaran û rojnamevanan û hêzên emnî wekî dî xelek pêtîviya pabendê rênmayiya hikûmeta Kurdistan bê. Belê. Alo tengê ئێوارە بینەرانی شارپرس ئێستا ئێمە لە شەقامی گشتی ناوبازاڕی دەربەنیخانی نەو شەقامی پێوترە شەقامی لەیلا وەکو شەقامێکی گەشتیاری وایە ئێرە زیاتر خواردنگە و چاخانە و شوێنی پشودان کە خەڵک شەوانێنە ئێرە ئەوە ئێمە لە بەردەم قایمقامەتی دەربەنیخانین کەمێک پێش ئێستا هێزەکانی پۆلیس دەرچوون بۆ جێبەجێکردنی ڕێنمایی ئەمەی ئێستا لە تەنیشتی ئێمەوە بە بڵندگۆ بانگ لە خەڵکەکەم بڕۆنەوە بۆ ماڵی خۆیان قەدەغەی هاتوچۆ ڕابگەێنن و بڕیارەکە بە شێوەی تەدریجی جێبەجێ بکەن بەڵام وەکو ئەی بینن تا ئێستا قەرەباڵقی هەیە و خەڵک نەچۆتەوە ناو ماڵی خۆی یان شەقامەکانیان بەجێ نێشتووە خەڵک هەمووی لە کار و کەسابەتی خۆیەتی و هێزەکانی پۆلیس و بەرگری فریاکەوتن و ئاسایش هەمووی لە شەقامەکان بڵاویان پێکراوە و بۆ ئەوەی بڕیارەکە جێبەجێ بکەنەوە لە دەڤەری گەرمیان بەگشتی بەم شێوازەیە تا ئێستا بڕیارەکە وەکو خۆی 100% جێبەجێ نەکراوە بەڵام هێزە ئەمنیەکان و هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە ناو شەقامەکان ئەچۆڕێنەوە و بە بەردەوامی خەڵک داوا لە خەڵکەکان شەقامەکان چۆڵ بکەن بۆ ئەوەی قەدەغەکردنی هاتوچۆ جێبەجێ بکرێت و خەڵک وەکو ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان داوای کردووە لە کاتژمێر 8 شەو تا وەکو 6 بەیانی بڕۆنەوە ماڵەکانی خۆیان و ئەو قەدەغی هاتوچۆیە جێبەجێ بکەن بۆ ئەوەی ڕێ لە تەشانەکردنی ڤایرەسی کۆرۆنا بگرن ئەم دیمەنانەی ئەیبینن ئێستا ڕاستەوخۆیە لە سەر ئەم شەقامە وەکو ئەبینن کەمێک پێش ئێستا قەرەباڵغتر بوو پێشەوەی هێزەکانی پۆلیس و ئاسایش بێنە سەر شەقامەکان ئێستا کەمێک قەرەباڵخی کەم بۆتەوە تۆزێک پێش ئێستا قەرەباڵخی زیاتر بوو وردە وردە خەریکە بڕیارەکە چێتە بواری جێبەجێکردنەوە ئێستا ئەمە زانیاریەکانی گەرمیان بۆ ئێستا ئەمەوێ داوا لە هاوکارم کاگەژار بکەم لە شاری هەولێر بزانین زانیاریەکان لە هەولێر چییە بۆ بینەرانی شارپرس بخاتە ڕوو کاگەژار گوێت لەمنە سڵاو کاتتان باش هاوشێوەی شار و شارستانی تری هەرێمی کوردستان ئەوەی کە ئێستا بینیتان لەلایەن پامێرەکانی شارپرسەوەکە باسدا چونەباری جێبەجێکردنی قەدەغەی هاتوچۆ کرا ئێستا ئەوەی دەبینن ئێستا ئێمە لە شەقامی ئیسکانین لێرە بە تەواوەتی لەلایەن هاوڵاتیان و کاسبکاران و دوکانداران ئەمە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە یان خۆت بابەت نەبوونا و ئەمە هەرچەندە هێزەکانی ناوخۆ بەم شێوە بازگایان داناوە و دانە ئۆتۆمبیلەکان دەوەستێنن
و پێشان دەڵێن کە هۆکار بۆ تاقیر بوونا بۆ پاپەر نەبوونا و وەکو باپن ئاگادارکردنەوەیان پێدەدەن بۆی بەپەلە بگەڕنەوە ماڵەکانیان جگە لەمەش دەمێ باس دۆ بکەم کە پارێزگاری هەولێر ئەمڕۆ ئاماژەی بەوە کرد کە دەبێ هاوڵاتیان بە تەواوەتی پابەت بن بە ڕێنمایەکان وەک بە قەدەغی هاتشۆ لە ماڵەکانە بمێنەوە نیە لە دەرەوە باسی لەوەش کرد کە هەر لە سزادانی پێبژاردن و تەنانەت گرتنی شەیە گرتنی شەیە گرتنی شەیە کە ئەگەر پابند نەبن پێوەی ئەو دیمەدانەی دەبینین ئێستا لە شقاوی ئیسکان تا ئێستا خەڵک لە دەرەوەیە بەڵام هێزانامنیەکانیش لە شوێنە زیاتیەکان وەستاون و هاوڵاتیان ئاگادار دەکەن دەبێ ئاماژەوە بکەم کە مزگەوتەکان وەکو پێشتر کە بڕیاری لێدراوە هەم بۆ کاتی نوێژەکان هەم بۆ نوژێنی بەداخراوی دەمێنەوە بەڵێ بەڵێ ئەوەی گوێتان لێبوو ئەمە بوو زانیاریەکان لە هەولێر دەبێ ئەو دیمەدانە ببینن